بەڕێز مەسرور بارزانی پێشوازی لە نوێنەری تایبەتی سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق و شاندی یاوەری کرد. نیوەڕۆی ئەمڕۆ 26/2017 بەڕێز مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە جان کۆبیس نوێنەری تایبەتی سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق و شاندی یاوەری کرد. لەم دیدارەدا دوا پەرەسەندنەکانی ناوچەکە خرانە بەربەس و لە پەیوەندی بە ویستی هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی ڕێفرەندۆم شاندی نەتەوە یەکگرتووەکان جەختیان لەسەرەوە کردەوە کە ئەوان پاڵپشتی لە ئەنجامدانی گفتوگۆی کارای نێوان هەولێر و بەغدا دەکەن لە هەردوو قۆناغی پێش ڕێفرەندۆم و دوای ڕێفرەندۆم و ئاواتی خواست کە بە شێوەیەکی ئاشتیانە گشت کێشەکان چارەسەر بکرێن. لە بەرامبەردا ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان جەختی لەسەرەوە کردەوە کە ڕێفرەندۆم میکانیزمێکی دیموکراسیانەیە بۆ زانینی ویستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە ئێستا و ئایندەشتا کوردستان بەشێک دەبێت لە فاکتەری چارەسەری ئاشتیانەی کێشەکانی دەڤەرەکە و بۆ پرسی ڕێفرەندۆمیش ڕێکاری دەستوری گیراونەتە بەر. چونکە بەپێی دەستوری عێراق پێگیری نەکردنی بەغدا بە دەستور ئەم دەرگایەی بۆ گەلەکەمان واڵا کردووە کە بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدات. وێڕایەوەش لەگەڵ بەغدا بەردەوام دەبین لە دیالۆگێکی ئاشتیانە و بنیاتنەر بۆ گەیشتن بە ئەنجامێک کە ڕێز لە خواست و ویستی هاوڵاتیان بگیرێت.